ئەمڕۆ لیستی موچەی مانگی شەشڕەوانەی بەغدا کرا لە کاتێکدا دەمێکە لیستی موچەی مانگی پێنج لە بەغدایە و هیچ دەنگ و باسێکی موچەش تاکو ئێستا لە ئارادانە. دیار نییە کە سبەی ئاخۆ لە سلێمانی خۆپیشاندان ئەکرێ یان نا، چونکە ژمارەیەک لە سەرپەرشتیارانی خۆپیشاندانەکان لەلایەن ئاسایشەوە ڕاگیراون. پسپۆڕێکی بواری مەلەوانیمان دواندووە، هۆشداری ئەداتە ئەو کەسانەی لە مەلەوانگەکان فێری مەلەوانی ئەبن ئەڵێ نەکەن لە چەم و ڕووبارەکان مەلە بکەن. سڵاوتان لێبێت. وەزارەتی دارایی هەرێم لیست دوای لیست ئەنێرێ بۆ بەغدا و لەوێ بە هیچ دەنگ و باسیش نییە. ناشزاندرێکەی ئەو دوو موچەیە گەنێ دەستی موچەخۆرانی هەرێم. ئەمڕۆ وەزارەتی دارایی هەرێم ڕایگەیاند کە لیستی موچەی مانگی حوزەیرانی ناردووە بۆ بەغدا و ڕادستی فەرمانگەی ژمێریاری بەغدا کراوە. مانگی پێنجیش هەر لەم کاتە وەزارەتی دارایی لیستی موچەکەی ئەم مانگەی ناردووە، ئەویشیان هیچ دەنگی نییە. ئەمڕۆ سەرۆکی حکومەتی هەرێم وتی بەغدا وەفد دەنێرێت چارەیەک بدۆزینەوە، وتیشی هاوڵاتیان دڵنیە ئەەکەینەوە هەرچی پێمان بکرێت لە هەرێمی کوردستان بۆ داهاتی ناوخۆ بەکەمکردنەوەی خەرجیەکان بە هەر جۆرێک بێت، نایاڵین خەڵک بەچی بکەوێت. هێشتا ئەوە یەکلایی نەبووتەوە خۆپیشاندانەکەی سبەینێ لە سلێمانی ئەکرێت یان نا. ڕێخەرانی خۆپیشاندانەکە زۆربیان دەستگیر کراون، ئەوانەشی مامنەتەوە دەڵێن هەر دەیکەین. ئاسایشیش ئەڵێت دەمانزانی توندوتیژی لێ ئەکەوێتەوە بۆیە ڕێمان لێگرتوون. موچەخۆرانی ناڕاستی لە سلێمانی قەول بوو سبەی خۆپیشاندان بکەن بۆ داواکردنی حەقی خۆیان، بەڵام لیژنەی ئەمنی پارێزگای سلێمانی وتیان مۆڵەتیان نادەینێ. ئەمڕۆ سەلام عەبدولخالق وتەبێژی دەستگای ئاسایشی هەرێمی کوردستان دانی بەوەدانا کە لای ئەوانی 11 کەس ڕاگیراوە، وتیشی موچەخۆران مافی خۆیانە داوای حەقەکەیان بکەن، بەڵام دەمانزانی سبەی توندوتیژی لێ ئەکەوێتەوە بۆیە ڕێگریمان لێ کردوون. کاتێک چوون بۆ سەیران و گەڕان بیرتان بێت ئاوی چەم و ڕووبارەکان وەکی مەلەوانگەکان نییە، قوڵ و سارد و بەخوڕن. خۆتانی لێمەدەن با سەلامەت بن. دکتۆر ئاوارە سابر پسپۆڕی مەلەوانیە، هەردوو بڕوانامەی تیۆری و پراکتیکەکەی هەر لەو بوارەدا هەیە. ئەو بە 964 بێت ئەو تێگەیشتنە باوە هەڵەیە کە پێیان وایە ئەوەی لە مەلەوانگەکان مەلەی زانی تر لە چەم و ڕووبارەکانیش ئەتوانێ مەلە بکات. ئەوانە دووشتی جیاوازن و نابێ خەڵک خۆیان لە قەرەی چەم و ڕووبارەکان بدەن. نمونەی ئەوەیە دەهێنێتەوە کە لە توێکاریەکانی پزیشکی دادی دەرکەوتون زۆربەی هەرە زۆری ئەوانەی لە چەم و ڕووبارەکان دەخنچێن بەهۆی ساردی ئاوەکەوە ماسوولکەیان گرش ئەبێت یاخود تووشی جەڵتەی دڵ دەبن. لە قەزای خەبات جوتیارێک هەیە ئەم ساڵ لە 28 دۆنم زەوی پڕ لە شووتی تاکە یەک شووتی ساغی بۆ دەرنەچوو. هۆکارەکەشی نەخۆشێکی شووتی وێرانکەرەیە. ئەحمەد فەلاح جوتیارە کوردەکەی قەزای خەباتە کاتێک پەیامنێری 964 پرسیاری ئافاتەکەی لێکرد وتی تەواو ڕەنجم بە خەسار چوو. ئەحمەد دەستی بۆ شووتیە فەوتاوەکانی ڕاکێشاوتی ئەمە لە 28 دۆنم بەرهەم هاتووە. نەخۆشیەکە هەمووی وێرانی کردووە. تازە تەنیا بەس بۆ خواردنی ئاژەڵەکان دەست ئەدات. ڕێک 5 ملیۆن دینارم لەمەدا خەرج کردبوو هیچم بۆ نەمایەوە. پرۆژەی کارەبای 24 کاتژمێری کە لە هەرێمی کوردستان لەلایەن حکومەتی هەرێمەوە جێبەجێ ئەکرێت وەکو ئەوەی کە حکومەتی هەرێمی کوردستان ئەڵێ لە سوود و قازانجی هاوڵاتیانە، بەڵام بەپێی بەدواداچوونەکانی 964 زیانی بۆ توێژێکیش هەیە. بۆ نمونە گاز فرۆشەکان لە هەولێر بازاڕێکی تایبەتیان هەیە، ئەڵێن لەوەتەی کە مۆلیدەکان کەم بوونەتەوە چونکە کارەبای 24 کاتژمێری وردە وردە جێپێ بە مۆلیدەی گەڕەکەکان لەق ئەکات و نایان هێڵێت. لە بەدیلی ئەوە کارەبای 24 کاتژمێری ئەدرێتە گەڕەکەکان. دیارە بازاڕی ئەو توێژە ئەو گاز فرۆشانە لە هەولێر بەرەو لاوازی ئەچێ، بەڵام ئەوانەی کە ئەو ئیش و کارە ئەکەن مرۆڤی زۆر میهرەبانن، ئەڵێن کێشەمان نییە، گرنگ ئەوێ خەڵک بەردەوام ڕووناچی هەبێ بە ئێمە زەرەر بکەین، ئەو ئیشەمان نەمێنێ بۆ خۆمان ئەتوانین دەست بە ئیشێکی دیکە بکەینەوە. دیارە پرۆژەی کارەبای 24 کاتژمێری یاخود پرۆژەی ڕووناچی پێ ئەڵێن لە زۆربەی بابڵین شارەکانی هەرێمی کوردستان قۆناغ بە قۆناغ لە گەڕەکەکان جێبەجێ ئەکرێت و بڕیار وایە لە ماوەی داهاتوو تەواوی گەڕەکەکان لە شارەکان و
لە ئیدارە سربەخۆکانی هەرێمی کوردستان ئەو پرۆژەیە بە بەرفراوانی لە هەمویان جێبەجێ بکرێت. بەڕێزان هەواڵەکانم بۆ خوێندنەوە کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان خواتان لەگەڵ.